ڕات بەرامبەر ئەنجامدانی ڕێفراندۆم چییە؟ ئایا لەگەڵ سەربەخۆیی کوردستان دایت؟ داوین کاوەلی دانیشتووی شاری هەولێرم. بەڵێ لەگە سەربەخۆی کوردستانم دەمێ وڵاتەکەم سەربەخۆ بێ. چیتر نامەوێت ژێردەستە بم لە ژێردەستی ئەو وڵاتەوە یا وڵاتێکی تر. بەڵێ من بۆ سەربەخۆی کوردستان هەزار جار پەنجەم وەر دەکەم. سڵاو، ئەس پێشمەرگەمە، ناوی من عەبدولسەلامە، هیویدارم سەربەخۆیە کوردستانی سەر بگریت. بەڵێ مە هەموو توێت بۆ پشتگیریە سەربەخۆیە کوردستانی بکەین. مەتوێ دەوڵەتێکی کوردی مە هەبیت، مەتوێ شوناسا مە هەبیت، بەڵێ بۆ ڕیفراندۆمێ. من سعید مەشعان قوتابی زانکۆ دەمەوێت سەبارەت بە ڕیفراندۆم بۆ چوونی خۆم دەربڕم. پێم وایە پێویستە لەسەر هەر تاکێکی کورد دەنگ بدا بە بەڵێ بۆ ڕیفراندۆم کەوانێزی بوویتەوە و لەسەر مامۆستا ئاینیەکان و مامۆستایەکانی زانکۆ و هەموو حیزبەکانی کوردی کە پێویستە هەر تاچێک هەر کەسێک پێویستە دەنگ بدا بە بەڵێ و بۆ چوونەکانی خۆیان ڕۆم بکاتەوە بۆ دەور و پشت و ئەوانەی کە لەگەڵیدا. سڵاو، من ناو هەژار قادرە، خەڵکی شاری کەرکووکم. لەگەڵ ئەوەدام ڕێفراندۆم ئەنجام بدرێت بۆ گشتپرسی بۆ بوونی دەوڵەتی کوردی، لەبەرەوەی ئێمە لە سەر حکومەتی عێراق نەبێنین ببین بە دەوڵەتێک سەربەخۆ لە هەموو دەوڵەتی احترافمان پێ بکرێت. وەکو کوردێک داواکارم لە هەموو حاڵاتیەک بە جۆش و خرۆشەوە بچن بۆ هەڵبژاردنە سەرکەوتن بەدەست بێنین ببین بە دەوڵەت، بژی کورد بژی کوردستان.